دوای 18 سعات بردومان و تۆپبارانی فڕۆکە زەنجەکان تۆپخانەکانی تورکیا بۆ گوند و ئاواییەکانی برادۆست. ئێستا ئێمە لە سنووری برادۆستی ناحیەی سیدەکانین. گوند و ئاواییەکانی ئەو ناوچەیە ژمارەیەکیان هاوڵاتیان و گونشینان ناوچەکانی خۆیان جێهێشتووە. ئەو کاتێ ئێمە قسەی تێدا دەکەین فڕۆکە زەنجەکانی تورکیا بەسەر ئاسمانی ناوچەکەن و تۆپباران و بردومانیش لە گوند و ئاواییەکانی دوامانەوە بەردەوامی هەیە. ولا ئەوە ناوێرم بچینە شوێنێ خۆوە لەبەر تۆ بارانی هەتا ئەوڕۆتە ساعت 12 نیوەڕانش هەب لەسەر دیارە و تۆپەکان. خەڵکەکە بە تاواتی چۆلی کردووە چونکە بەهۆی ساختی بردومان و فڕۆکەکانی تورکیاوە گوندەکان چۆل کراون. ئێمە وەکو هاوڵاتی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بەڕوونی هەڵوێستی خۆی ڕابگەێنی بەهانای خەڵکەکەەوە بێ چونکە خەڵکەکە بە تایبەتی چۆلی کردە گوندەکان. بۆ بمبارانی تورکیای وەتە دوونێ فڕۆکە زەنجەکان و هیچ کەسێک نییە ببێت ئەو چ بووە حکوومەتی هەرێمش بێ دەنگە هێزی تورکیاش هاتیە عسکەر وەک خۆڵی هاتیە ئەوە لە گەروی دایلاش و گوندی دایلان ئەوش خەرگەکە ئاوارە بووە و ئەسکەر بە پێیان ئەمەشید لۆستەتیای دێت دون هێوارەوە مەلێرەینە بردومانی تۆپە تەیارەیە ترسە بچووکە ماڵ و منداڵە هۆنابی کەسش ناپرسی هیچ حکوومەتێک هیچ لایەنێک بۆ کەس ناببێ ئەوە چیا خێزانە منداڵە تۆپ و تیارە ناو خەڵکێدا ئەمە نانزانی چ بوو ڕەشەڕاوە کات تیارە و تۆپێکەوە لە پشتا گوندای لێدا ئەمە هەراتین لە دوونێ وەرە ئەمە لێرەینە ناوێریم چین و ناماڵ حارخ و کەسش لە منە پرسیە. ئەو گوند و ئاواییانەی لە ماوەی 20 ساعتی ڕابردوو بە بەردەوام بردومان و تۆپباران کران هەردێک لە گوندەکانی بوزینە، سیران، گۆڕەش، لێلکان، خەلیفان و کارەکان و لۆلان و شەچێ و گەلی مغارێ و چیادێڵ و ناومێرگان و بلەسنان بوون. هاوکار ناوچەکانی کەوێت و دێر و کەوەرتە و چیا سۆرک و گردەسۆر و سەرروکە و شەمامش و سنین و گەلی ڕەش و خواکورک و گردەشوان و چەندان ناوچێتر لە سنووری برادۆستی گرتەوە بووە هۆی چۆڵبوونی ژمارەیە گوندی سنوورەکە و ئاوارەبوونی گونشینان. لەلایەن تۆپخانەکانی تورکیا چەند ناوچەیەک لە سنووری هەرێمی کوردستان ناحیەی سیدەکانەوە بە چڕی بردومان کرا لە دوایشەوە تۆپباران دەستی پێکرد بەمە شەندە لە ڕاوکەی لەلایەن چەند گونشینانەوە دروست کرد 6 گوند بووە هۆی چۆڵکردنیان بە شێوەیەکی یەکجارەکی. دوای ئەوە کە لەلایەن فڕۆکانی تورکیاوە ناوچەکە بردومانەکرا لەلایەن 3 هەلیکۆپتەریشەوە جەیشی تورکی داخلی سنووری هەرێمی کوردستان لە چیای دێل بوو لە ئێستاژە بە نزیکەی 19 بۆ 20 کیلۆمەتر داخل بووە. بەمەشیان بارودۆخی خەڵکی گوزەرانی خەڵک تۆزێک ئەستەم بووە چکە ئەو شوێنانێکەوە داخل بۆ نزیکی گوندەکانی ناوچەی ناحیەی سیدەکان دەشتەهێتە بە تابش گوندی لێلکان و هەروە گوندەکانی خەلیفان و سیران و کۆمەڵە گوندی تریشان. تورکیا بە بیانووی بوونی بارگا و پێگەی پارتی کرێکارانی کوردستان ئەو ناوچانە بردومان و تۆپباران دەکات بەڵام تەنها خەڵکی سڤیل و گونشین دەبنە ئامانجی فڕۆکە زەنجەکان و تۆپخانەکانی سوپای تورکیا. ئێستا جیاواز لە ڕابردوو تورکیا تۆپباران و بردومانەکانی چڕ کردوتەوە بۆ سنتەری گوندەکانی سنووری برادۆستی ناحیەی سیدەکان. ماوەی چەند ڕۆژێکە فڕۆکە زەنجەکان و تۆپخانەکانی تورکیا زۆر بەسڕی گوند و ئاواییەکانی ناوچەی برادۆستی ناحیەی سیدەکان بردومان دەکەن. بەو بردومانشەوە بۆتە هۆکاری ئاوارەبوونی ژمارەیەکی زۆری گونشینان لەسەر زێدی خۆیان و داواکار لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە شوێنیان بۆ دابین بکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی لێلکانی برادۆست.